الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوش حالم لآلقين يم لرامان لسورة لقمان بيمو خزمتان بام بس رزامن دي رب العالمين وهي دانم ايوه ازي السودي ليور بقرن. بسم الله الرحمن الرحيم. إن الذين آمنوا وعملوا الصالحات لهم جنات النعيم خالدين فيها وعد الله حقا وهو العزيز الحكيم. والله رب العالمين لمقابل خراپ كاران انجا خواي گەورە سبحانه وتعالى باس لإيمان داران دكا ئەوانێکەوە ئیمانیان هینە بە هەموو ئەرکانەکانی ئیمان کە پێویستە ئیمان پێبین و کردەوەی چاچیان کردیە. ئیمانیان هینە کردەوەی چاچیان کردیە. لەبەرەوەی أصلا إيمان وكو حسن بصري دفرمي ليس الإيمان بالتمني ولا بالتحلي ولكن ما وقر في القلب وصدقه العمل. إيمان بتمنيني مجرد شتيك بلنا ودور درون به رنج ندات ولا صار كذا وكانت وهروا بتحليش نية بس لظاهرا خد برازين وبشتيك ودليشة خالي بلا إيماننا بلكو ما وقر في القلب أو إيمان أويك وأن دول درون زيجير بقرار بقري وصدقه العمل كارو كردوكانش براستي بزان براستي دابنينو وتترجمي عمليها بيتن بكردوتها كان ك پێویستە دوو شەرتیان تێدا بیتن بە ئیخلاسەوە بە سەواب و ئەنجامیدا. ئیتر ئەوانەی کەوا ئیمانیان هینایە بەو شێوەی کەوا خوای گەورە فەرمان پێکردێ بە هەموو ئەو شتان کە خوای گەورە فەرمان پێکردێ و کردەوەی چاک دەکەن ئەو کردەوە چاکانەی کەوا خوای گەورە فەرموویتی سبحانه وتعالى پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرموویتی و ئەنجامیدا واتە بە ئیخلاسەوە و بە سەوابەوە ئەنجامیاندا ئەوانە لە بۆیان هەیە جنات النعيم أو بهشتاني كوا جێگای نعيم و خۆشیە وەکو زانایان دەفەرمون واتە جێگایەکە بەهەشت کەوا بە هیچ شێوەیەک شتێکی تێدا نییە کە لەگەڵ خۆشیەکان تێک بگیرێ وەکو ژیانی دنیا کە ئەگەر خۆشیشی تێدا وەکو زانایان دەفەرمون خۆشیەکانی دنیا خۆشیەکانیشی پڕ لە ناخۆشیە سبحان الله خوا پەناماندا بەڵام خۆشیەکانی بەهەشت خۆشیەکی سافیە بە هیچ شێوەیەکی زەحمەتی ناخۆشی تێدا نیە نە پیربوونی تێدا بەڵکو نعیمە خۆشیە نە پیربوونە نە نەخۆشیە نە خەم و خەفەتە وەکو خوای گەورە سوبحانه وتعالى دەفەرمی لە دەربارەی ئەهلی بەهەشت کە دەڵێن لەناو بەهەشتدا دەڵێن الحمد لله الذي أذهب عنا الحزن. الله تعالى الحمد سناي دەکەن کەوا خەم و خەفەتی لێلا بردین. ئیتر بە هیچ شێوەیەک لەوێن دەرێ ناخۆشی و نەخۆشی و بە هیچ شێوەیەک شتێک نییە کەوا بەڕاستی پێی بگوترێ ناخۆشی و منافیبی و لەگەڵ نەعیم تێک بگیرێ بەڵکو ئەو پەڕی نەعیمە لە خوای گەورە داواکانی پێمان بەخشی. اینجا دەفەرمی ئەو بەهەشتێکەوە جەنات و نەعیمە خالدین فيها بەوەی تەواو دەبیکەوە هەتا ترسی مردنیان نییە بەڵکو بەردەوام لەو خۆشیێدانە وعد الله حقا وعدی الله تعالایە وعدی الله تعالى کە هەموو وعدەکانیشی صد لصد حقا بهيج شيويك خلاف لوعد وعيدي خواي جورني سبحانه وتعالى لبرو كسي خلاف دكا حاشاه سبحانه وتعالى كسي خلاف دكا يعني تتوانينيا زيبك يعني وتا راسناكا الله تعالى سبحانه وتعالى بتوانا لسر هموشتي وهروها كسيج لخواي جورا ومن أصدق من الله قيلا ومن أصدق من الله حديثا. الله تعالى وعد كاين صد زي دكاتن وعد الله حقا وهو العزيز الحكيم أو ذاتك العزيزة الحكيمة أو ذاتك العزيزة واتا أويك بيكا هيز قوته هيز دا صلاتك نییە کەوا مانعبی لە بۆ جێبەجێکردنی ویستی الله تعالى وهرو الحەکیمە ئەو خوای سبحانه وتعالى کە هەموو کارەکانی صد لصد موافقن لەگەڵ حکمت و هەمووی لە جێگای خۆیەتی فەرمودەکانی کار و کردەوەکانی ئەفعال و صفاتی هەمووی صد لصد الحەکیمە سبحانه وتعالى و ئەو شەریعەتەی کە نادیتیشی ئەو فەڕی مەصلحەتی بەندەکانی تێدا لە دنیا و لە قیامەت. ئیتر خوای گەورە سبحانه وتعالى بەتوانایە وعدەکانی خۆی جێبەجێ بکە بۆی کەوا ئیمانداران ئەوەی شایستەی بەهەشتن وعدەکەیان لە بۆ جێبەجێ بکە لە بۆ بەهەشتی پان و بەرین وهروە الحەکیمیشە خوای گەورە سبحانه وتعالى بۆی کەوا هەر خوا دەزانێت چێ شایستەی ئەوەی کەوا ئەو فەزڵەی پێ ببەخشی و پێشی دەبەخشی. لۆیە خوای گەورە سبحانه وتعالى بەو شێوەیە أو مجد خوش بإيمان داران ددا إن الذين آمنوا وعملوا الصالحات لهم جنات النعيم خالدين فيها وعد الله حقا
وهو العزيز الحكيم. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين، وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين.